بەیانێکی زووە و هەمووان بەرەمی پەتاتە کۆ دەکەنەوە. سەرجەم چین و توێژەکان کار دەکەن و بەوەی خراپی باری داراییەوە تەنانەت مامۆستا و پێشمەرگە و دەرچوانی زانکۆ بەشێکن لە دەستی کاریم کێڵگەیە کە زیاتر لە 100 کەس دەبن و ڕۆژانە بەرەمەکان دەچننەوە. لە ماڵە دوونی بۆ سێ دەرەچین و کاتی ڕۆژ بەرەبەیانە بێتوەتر لێرەی دەسەکەین بە ئیشکردن لەگەڵ دادە لەیلا. ئێمە نزیکەی بۆ 120 کرێکارەبین لە دەشی شارە زور و هەڵەبجە ئیشەکەین بە ماگی 9 یا ماگی 4 ئەو کاتانە چینە سەر بۆ پێنجوێن لەوێ ئیشی شەتڵ و تەماتە ئەو ئیشانەشەکەین و دوایشتر گەرمەی هاوین دێتەوە یینەوە بۆ هەڵەبجە لێرە ئیشی پەتاتە و بامی و بانجانوەرج ئیشێ بێیکەین. زۆر بە بەردەوامی تەلەفۆنم بۆکەن ئەرە وەڵا زۆرن هەمویان ئیسا بگرە لە ناو ئەماناتیایەتی زۆری تایە زۆر هەمووی تەخەڕوجی کردووە و تاعین نەبووە تایەتی هەر مامۆسایە یعنی فەرمانبەرە پێشمەرگەیە کورە وەڵای کارگوزارە ژنی ماڵۆیە کچی ماڵۆیە هەمووی بۆ بژێوەی ژیانی خۆی ڕۆژانە سەرقاڵی کۆکردنەوەی پەتاتەیە لە دەشتی شارە سوورە. ئەم ئیشە بووەتە سەرچاوی بژێوی ژیانمان لەبەرەوەی زۆر ئیشێکی باشە بۆ ئێمە مەعاشەکە دواکەوێ لە هەموو چین و توێژەکان لەگەڵمانایە مامۆسامان لەگەڵایە فەرمانبەرە دەرچووی دانەمەزراوە هەموو چین و توێژەکانی تایە پێویستمان بۆم ئیشایە لەبەرەوەی مەعاش دواکەوێ ئیشێکی زۆر باشە بۆ ئێمە. کێشەیەکی سەرەکی جوتیاران ساغ نەبوونەوەی بەرەمەکانیانە بە تایبەت پەتاتە کە زەحمەت و خەرجێکی زۆری لەگەڵ دەکەن بەڵام نەبوونی بەڕاد و شوێنێک بۆ هەڵگرتنی بەرەمەکە هەندێک جار جوتیاری تووشی زیان کردووەتەوە. وەڵاهی بەڕاد وەک بەڕاد مەگەر هەر کەسە و شەخصی خۆی هەبێت بەڕادی خۆی تایبەتی خۆی هەبێت ئینە بەڕاد وەکو کرێ و وەکووانە بە کەمی هەیە دەستمان ناکەوێت. حکوومەت هیچ پشگیرێ نییە لەوەیە لەو ڕۆ لە ڕووی بەڕاد لە ڕووی هیچ شتێک لە ڕووی سەمادەوە ساڵان سەمادەدرا کو دەدرا هەموو شتێکە درا بەزەم ئێستا هیچ نەما لەو بابەتەوە ئەتر هەموو شتێک لەسەر ئەسوی فەلاحە ئێستا شت گرانە هەموو شتێک چووەتە سەری و گران بووە لەم 1-2 ساڵی ئاخیرایەتر بە هەموو دەرمان و هەموو موادەکان و موادێکی زۆری پێویستە مەسرەفێکی زۆرەکەین. ڕۆژانە بەیانیان سعات 3 پێش خۆرەڵاتن ئەم کرێکارانە دێنە ناو کێڵگە کشتتوکاڵیەکان و تا سعات 9 بەیانی کار دەکەن. جوتیار و خاوەن بەرەمە کشتتوکاڵیەکان بە زوویی بەرەمەکانیان دەگەێنە عەلوا و چرخەکان. بەشێکی زۆری جوتیارانی شارە زور وەڵەبجەش ئەو جۆرە پەتاتەیە بەرەم دێنن کە کارگەکان بۆ جبز بەکاری دێنن. نیگەرانیشن حکوومەت هیچ جۆرە هاوکاریکیان ناکات. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.